کناری بشوی انسان بغیر داریم چیل شورشوان سال و سجاد توتم و هستم لیسان قایم تر هستم و هستم شورشی مزنی اکتوبای خینی شوریم دین بو ریبازی دینی ئامادە بوانی تێکۆشەر ئەمڕۆ سێ لایەنی چەپی کوردستان حزبی زەحمەتکێشانی کوردستان بزوتنەوەی دیموکراتی گەری کوردستان حزبی شوعی کوردستان لەگەڵ ئێوەی تێکۆشەردا سڵاوی ڕێز و تێکۆشان بۆ چینی کرێکاری کوردستان بۆ ڕەنجەرانی بیر و بازوو بۆ چینی کرێکاری ناوچەکە بۆ چینی کرێکارانی جیهان دەنێرێ بە بۆنەی ڕۆژی یەکی ئەیار ڕۆژی تێکۆشانی جیهانی چینی کرێکار هێزی چەپی کوردستان بە بەردەوامی کاری کردووە لە پێناوی جێبەجێکردنی مافە چینایەتەکانی خەڵکی زەحمەتکێشی کوردستان ئەمڕۆژ لەژێر دروشمی نان کار ئازادی کە دەڵێین نان مەبەسمان ئامادەکردنی پێداویستەکانی ژیانی پڕ کەرامەتە بۆ سەرجەم خەڵکی زەحمەتکێشی کوردستان کە دەڵێن کار مەبەسمان دابینکردنی کاری لایق و پڕ کەرامەتە بۆ چینی کرێکار بۆ گەنجەکانمان بۆ لاوان بۆ ژنان کە دەڵێن ئازادی مەبەسمان ئازادی تاکە کەس و ئازادی گەلەکەمان و وەدیهێنانی مافی چارەنووسی گەلەکەمانە ئەم سێ بوارەی تێکۆشان لەلایەن ئەم سێ هێزە تێکۆشەرەی کوردستانەوە ئەم سێ هێزە شەپە گرەدراوە بە یەکەوە هەر لەم ڕۆژەدا ئێمە ئەوە ڕادەگەیەنین کە ئەم سێ لایەنە لەگەڵ کۆمەڵێک لایەنی چەپ و کەسایەتی چەپی کوردستان ئامادەی هەماهەنگین بۆ ئەوەی بتوانین چەترێکی تێکۆشان میکانیزمێکی کارکردن دروستکەین بە هەمومانەوە بۆ تێکۆشان لە بەشەوەندەکانی چینی کرێکاری کوردستان کاتی ئەوە هاتووە هەمومان بە یەک دەست بە یەک دەنگ بە دەنگی بەرز هاوار بکەین دەنگمان بەرزکەینەوە بۆ ڕاگرتنی بە تایبەتکردنی هەموو کردەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری کە سیاسەتی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانە نامانەوێت کەرتی تەندروستی بدرێ بە کەرتی تایبەت نامانەوێت کەرتی خوێندن بدرێ بە کەرتی تایبەت نامانەوێت کارەبا و ئاو بدرێ بە کەرتی تایبەت نامانەوێت هەڵمەت و ڕێڕەوی ئاراستەکردنی هەموو بوارەکانی خزمەتگوزاری بدرێ بە کەرتی تایبەت